هەڵەبجە هۆڵۆکۆستی کورد و برینێکی ساڕێژ نەبوو. شش ساڵ بەر لە ئێستا هەڵەبجە لە ئاسمانەوە ژەهرباران کرا. کارەساتێک کە جگە لە شەهیدبوونی 5,000 هاوڵاتی کوردی بێتاوان و برینداربوونی هەزاران کەس ژینگە و خاک و باڵندە و ڕەز و باخی هاوڵاتیانیش ژەهراوی بوون. لە گەرمەی شەڕی عێراق و ئێراندا هەڵەبجە گەورەترین کارەساتی مرۆیی بەسەرداهات، بەڵام دۆخی ئەو کاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان پەردەی بەسەر ڕووداوەکەدا و کاردانەوەی دروست نەکرد. ڕۆژانی بەر لە 16 سێ دۆخێکی سیاسی و ئەمنی جیاواز لە هەڵەبجە هاتە ئاراوە. هێزی پێشمەرگەی هێزە کوردیەکان ئەو کات کۆنتڕۆڵی شارەکەیان کرد و ڕێژیمی باس دۆخەکەی لەدەست دەرچوو. هەرزوو بەرپرسانی باس هاتنە سەرخەت و سەدام حسێنی لێ ئاگادار کرایەوە. لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا سەدام حسێن فەرمانی هێرشی هەمەلایەنەی ئاسمانی دەداتە عەلی حەسەن مەجید بەرپرسی لقی باکووری ڕێژیمی باس و بڕیاردرا کیمیابارانی شارەکە بکرێت کە هەر دواتر بەم هۆیەوە عەلی حەسەن مەجید لە ناو کووردا بە عەلی کیمیایی ناونرا. هەرچەندە ڕژێمی باس بانگەشەی ئەوەی دەکرد بەهۆی هاتنە ناوەی هێزەکانی ئێران و سوپای پاسدارانەوە کیمیابارانی هەڵەبجەی کردووە، بەڵام ئەوانە هیچی نابنە پاساوی درندەی هێرشەکە و شەهیدکردنی هاوڵاتیانی هەڵەبجە. کیمیابارانی هەڵەبجە لە کاتژمێرەکانی پێشنیوەڕۆ لە ڕێگەی چەند فڕۆکەیەکەوە دەستی پێکرد. فڕۆکەکان لە ئاسمانەوە بۆمبی کیمیایان بەردایەوە و بۆنی سێوی گەنی و شارەکەی پڕ کرد. لە ماوەی چەند کاتژمێرێکدا شار بوو بە گۆڕستان. کوچە و کۆڵانەکان پڕ بوون لە تەرمی پیا و ژن و منداڵی بێتاوان. خەڵکی هەڵەبجە بەشێکیان لەعەنە بوو، عەبابەی لێوە هاتن و بەشێکیان پەنایان بردە ژێرزەمینەکان کە لە ترسی شەڕی عێراق و ئێران دروستیان کردبوو. بەڵام هەر ئەو ژێرزەمینانە بوون بە گۆڕستان بۆیان. هاوکات ئەوەشی بە زیندوی ڕزگاری بوو ڕویان کردە ئێران و چوونە ناو ئۆردوگاکان. لەو کاتەشدا بەشێکی خێزانەکان منداڵ و کەسی نزیکی خۆیان لەدەستدا و زیاتر لە 100 منداڵ لە کەس و کاریان دابڕان و تا ئێستاش زۆربەیان نەدۆزراونەتەوە. دوای چەند ڕۆژێک لە ڕووداوەکە میدیاکانی جیهان بە کارەساتەکەیان زانی، بەڵام بەهۆی دۆخی ئەو کات و شەڕی عێراق و ئێران و دواتر شەڕی دووەمی کەنداوەوە کاردانەوەی زۆری دروست نەکرد تا ساڵی 2003 و ڕووخانی ڕێژیمی بەعس. دواتر چاوی میدیاکانی جیهانی کەوتە سەر. ئێستا و دوای 36 ساڵ لە ڕووداوەکە هێشتا برینەکانی هەڵەبجە لە جەستە و هەناوی کوردان ساڕێژ نەبوون. هێشتا سی بریندارانی ڕووداوەکە پاک نەبووتەوە و هەناسەیەکی بێژەهریان نەداوە. هێشتا دەیان منداڵ و خێزان چارەنووسیان نادیارە و نازانن کێ منداڵی کێیە و کێش باوکی کێیە. خەڵکی هەڵەبجە هێشتا دەڵێن پەراوێز خراون و دەسەڵاتی کوردی خزمەتی خۆیان و شارەکەیانی نەکردووە. هێشتا گرفتەکانی بەردەم پرۆژە خزمەتگوزاریەکان و ئاوەدانکردنەوە بەرۆکی شارەکەی بەرنەداوە. هەرچەندە هەڵەبجە بۆتە پارێزگا، بەڵام هێشتا لە عێراقدانی پێدا نەنراوە و دوای 36 ساڵ هەڵەبجە هێشتا زامێکی ساڕێژ نەبووە لە جەستەی کورد و عێراق و ناوچەکە و جیهانیشدا. هەرکە ناوی کوردێت لە تەنیشتیەوە ناوی هەڵەبجە و کیمیابارانەکەشی دێت.